عزیزان سڵاوتان لێبێ لە پرۆگرامێکی نوێی جێوار لە جێوارێکی مێژوویین بە ناوی گردی بەکراوە لە سنووری پارێزگای هەڵەبژەی شەهید. هیوادارین پرۆگرامی ئەم جارەی جێوار لە شوێنەواری مێژووی گردی بەکراوە بتوانین گوزەرێکی مێژووی بە مێژووی گردی بەکراوە و شوێنەواری گردی و بەکراوایە بکەین، وەروەها ئاماژەیەک بە مێژووی ژیان لەم ناوچەیە و هەروەها پێگاتە و شوێنەوار و ڕۆڵی کاریگەری جوگرافیا لەسەر بنیادنانی بوونی ئەم پاژماوە شوێنەواری ئەو شوێنەواریانەی کەوا ئێستاکە لە شوێنێکەوە پێگوترێ گردی بەکراوە قسە بکەین، وەروەها بۆ زانیاری زیاتر وەرگرتن لە شوێنەوار ناسان و هەروەها لایەنە پەیوەندیدارەکان لە سەرگردی بەکراوە ئەمڕۆ هاوڕێی دوو شوێنەوارناسی بەڕێزی دەبەرەکەکەین بۆ زیاتر گفتوگۆیەکی زانستیانە وەروەها وەرگرتنی کۆمەڵێک زانیاری وەروە وەڵامدانەوەی کۆمەڵێک پرسیار لەسەر مێژووی گردی بەکراوە و پێکهاتەی شوێنەواری وەروەها ئەو پاژماوە شوێنەواریانەی لێرە دۆزراونەتەوە بە شێوازێکی گشتی گوزەرێکی مێژووی وەروەها ئاوردانەوەیەکی لەو کار و چالاکیە زانستیانە لەسەر گردی بەکراوە کراوە نەکەین بۆ هیوایین هاوڕێ و هاو سەفەرمان بن. بەڵێ تامان بەڕێزان هاوڕێ لەگەڵ مامۆستا دەرباز ئەمانەوێ مامۆستا پێم خۆشە ئێستا ئەم شوێنە مێژوویە پێڵێن گردی بەکراوە. تامان بە بەراورد بە مێژوەکەی ئەکرێ ئەو نامە بەکراوە لە چێواتیان تازەترە لە ناو مێژوەکەی وشەی بەکراوە بۆ ئێرە پێوترێ بەکراوە ئەم شوێنە مێژوویە. بەڵێ سەرەتا دەستخۆشتان لێەکەم تامان نەزانستی شوێنەوارە کە تۆ قسە ئەەکەی دەبێت لە کۆنتترینۆ قسە بکەیت، بەڵام ئێمە مادەم سەر ناوەکە قسەکەین کێژە نییە. ناوی بەکراوە ناوی ئەم گردە نییە بەتەنە ناوی ئەم شارەیە چکە ئەم گردە خۆی بەتانە نیە شارێکە بە چوارەوەی هاوشەوەی قەڵای هەولێرە. ئەگەر خان و فۆلکلۆرەکان ببینی لە چوارەوەی هەولێرە خان و شوێنەوارەکان ببوورە، بەڵام بەکراوە بڵێ لە فترەیەک ژیان تیاوەسا و لافاو کە بەر هەڵەبجە کەوتو هاتوو ئێمە بینی لە تەنقیباتەکانە ئاسەواری لافاوەکە لەسەر ئەو خانوانی چادوری بەکراوە هەرەوە ژوای کردو ڕۆحی تەنقیباتی زانستیەکان ئەو ئەڵکۆڵینەکان بەر چوار دەوروبەری گردەکە کەوتووە شار بووە هەتا میرنشینی ئەردەڵان تەڵان کاتوو ناو نوێ بەکرە سووری میری میرنشینی ئەردەڵان ناوی شارەکەی گۆڕی کوردی بە ناوی خۆی لە کۆنا ناویتری هەبوو بوو نوێکی لەو ناوانە ئەوترێن ناوی ئاتێلا بوو ئاتێلا، بەڵام ناوەکەی گۆڕە بەس ئەو ناوی ئاتێلا با بڵین لە نووسینە مسماری وشەکە دەرکەوتە لێرە دواتر بچین لێرە تێکسی مسماری تەقیباتەکانی باتەوە ناوی بەکراوە ئەگەر ئێستا با بڵین خەڵکێک ڕەنگە پرسیار بوو بێ لای نەیزانی بێ بەسەر لێرەوە گوزەری کرد بێ بەکراوە یان لە چێواتویانێ لە میرێکی ئەردەڵانیەوە کە ئێرەی با بڵێن چ لێرە حکمی کرد بێ یان بەکاری هێنابێتەوە بۆ خۆی لێوە وەرگیراوە میر بەکرە سووری بەکرە سووری ئەردەڵانی بەڵێ ناوی ناوە شاری بەکراوە ئیتر بەکرە خۆشی ناوی نەنابێ نازان بەس تۆ عادەتەن هەتاوە دەگومان کاریگەری ئەو سیاسی و حکومڕانی ئەو شتە نەسەبێنە باسایی لەناو خەڵکە بڵاو دەستخۆشێ. وەڵا پێم خۆش هەراوە بچین گوزەرێکی مێژووی بکەین هەنێک لە ڕوانگەی مێژوویەکەوەوە بچینە لای هەر هەڵکۆڵینەکان و لەوێ قسە لەسەر مێژووی شوێنەوارەکان بکەین.
بڵێ هەر لە درێژەی ئیشکردن یان با بڵێن وتبوونەوە لە موقعەتی شوێنەواری گردی بەکراوایە مە لێرە لەگەڵ بەڕێزکا کاروان وەکو بەرپرسیەکی ئیداری یان بەڕێوەبەری شوێنەواری هەڵەبژەی شەهید پێم خۆشە لە زاری بەڕێستانەوە کاروان سپاس بۆ ئامادەبوونی پێم خۆشە بیۆگرافیایەک یا خۆت گردی بەکراوە لای ئێوە چی وەکو دایرەی ئاسار وەکو شوێنەوار ناسانی هەڵەبژەی شەهید پێم خۆشە بەکراوە یان هەو بەگشتی شوێنەواری لە هەڵەبژەی شەهید ئەگەر ئاماژەیەکمان بۆ بکەی باسێکی شوێنەوارمان بۆ بکەی هەر لە دەڤەری هەڵەبژەی شەهید و لە سنووری ئیداری ئیشکردنی ئەوەیە. سەردا سوپاس بۆم دەرفەتە سپاس بۆ ئێوەش. بیا دیارە بێگومان سنووری پارێزگای هەڵەبجە لە ڕووی ناوچەی شوێنەواریەوە ناوچەیەکی فراوان و دەوڵەمەنە کۆمەڵێک ناوچەی شوێنەواری گرنگمان هەیە کە بووەتە جێی سەرنجی تیمە بیانەکان بۆی بێن لەم شوێنانە کاری کنە و پشکنین و هەڵکۆڵین کەن و ئەو ناوچە شوێنەواریانەی کە لەم سنوورەشە هەن ڕێژەیەکی بەرچاون و چەند شوێنەوارێکشان هێندە گرنگن وای لێ کردووە تیمەکان بێن لەم شوێنانە کاری کنە و پشکنین و هەڵکۆڵین کەن یەکێ لەو شوێنە گرنگانش کە دیاریان کردووە گردی بەکراوە. کاکەوان لە سنووری پارێزگای هەڵەبجە بەگشتی ئامارێکمان هەیە با بڵێن دایوەکو بڵێن تحدیدی کاونە شوێنەوار لە هەڵەبجەی شەهید هەبێت. بەڵێ بێگومان تازەترین مەسحکە و بەڵام ئەو مەسی کاملی هەموو مەتیقە شوێنوارەکان هەموو سنووری پارێزگای هەڵەبجەنی هەندێک شوێنی لێ بەدەرە بەڵام تازەترین مەسح نزیکی 158 ناوچەی شوێنەواری لە سنووری پارێزگای هەڵەبجە تۆمار کراوە. 158 ناوچەی شوێنەواری شوێنەوار بۆ هیوای ئینشەڵا کاری زانستی بۆ هەیان و پێبەست ئەوەی زۆر گرنگە ئێمە ئێستا ئەمڕۆ ئەمانە قسەی لەسەرکەین بەکراوایە ئەوە وەک ئەوەی ئاگادار بن زانیاریتان هەبێ مەسەن لەگەڵ تیمەکان بوون دەربارەی مێژووی بەکراوە دەربارەی ئەو شتانی لە بەکراوە دۆزراونەتەوە ئێ وەکو لایەنێکی پەیوەندیداریان وەکو شوێنەوار ناسێک لە ناوچەکە گەر شتێکتان هەبێ لەسەر بەکراوە لە ڕوانگەی ئەو پاژماوە شوێنەوارانەی دۆزراونەتەوە مێژوەکەی یاخود پێکهاتەی گردی بەکراوە گەر شتێکمان بێگومان هەچ تیمێکێتە و سنوورانە کار دەکات بە پێی گرێبەستێک یاخود بە پێی ڕێکوتنێک بێتە و سنوورە کارەکات. تیمێکی زانکۆی هادلبێرگی ئەڵمانی هاتووە لەم سنوورە کار دەکات لە گردی بەکراوە بە پێی گرێبەستێک لە بینی بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانی بەڕێوەبەراتی گشتی شوێنەوار و زایدەن مۆزەخانی سلێمانی بەمبەستیەوەی ئەو پارچە شوێنەواری و پاژماوانەکە دۆزرێنەوە بۆی لە مۆزخانە هەڵبگیرێ و بپارێزرێ و توێژنەوەشی لەسەر بکرێت بەپی ئەو لێکۆڵینانەی کە تا ئێستا کراوە بۆ توێژنەوانی کراوە لە گردی بەکراوە لەلایەن ئەو زانکۆوە مێژووی بەکراوە ئەگەڕێتەوە بۆ 5,000 ساڵ پێش ئێستا واتە 3,000 ساڵ پێش زین واتە چەند فترەیەک لەم شوێنە ژیان بەردەوام. ئەمە بە بەڵگەی زانستیان با بڵێن لە ئەنجامی ئەو کنە و پشکنیانەی کە لێرە کراون لەنا ئەو تیمانەوە بای ئەوەنە بەڵگە دۆزراوەتەوە کە ئەوان ئەو مێژویان دیاری کردویان بەڵێن لەسەر بنەمای دۆزینەوەی شوێنەوارەکان بێگومان ئەگەر لە خودی پێناسەکەی شوێنەوە ڕسەکەی شوێنەوار مامەڵە و هەڵسوکەوت لەگەڵ بەڵگەی شوێنەواریەکە نەک لەگەڵ ئەوەی کە من ئایا حەز دەکەم مێژوەکە چۆن بێت و تاریخەکەی چۆن بێت بەڵکو شوێنوار هەڵسوکەوت لەگەڵ ئەو بەڵگە شوێنەواریانیانە ئەکات کە ئەدۆزرێتەوە بۆ توێژنەوەی لەسەرەکرێت لە پاش توێژینەوە پاش دیراسەکردن ئەنج بڕیان لەسەر مێژوەکە دەدرێت. وڵا ئامان جملێرە یەک پرسیاری تریش بکەم لەسەر مەوزوعی ببوونە بڵێن ئەو تیمە بیانانی کەوایەنە کوردستان بەگشتی پێم وابێت لە چەند شوێنێکی کوردستان لە ناوچەی گەرمیان لە ناوچەی دەڤەری ڕاپەڕین کۆمەڵێکی زۆر تیمی بیانی هەیە لە سنووری پارێزگای هەولێر و ئەوانە ئەو تیمانە با بڵێن دایرەی ئاسار خۆی شوێنەکانیان بۆ تهدیدەکایان ئەوان زانیاریان لەسەر شوێنەوارەکانی کوردستانەیە و خۆیان بە ئامانجەوە ئێن ئێرە دەڵێ دەمانەوێت مەسەن بۆ نمونە لە سنووری پارێزگای هەڵەبجە 100 و ئەوەندە شوێنەوارمان هەیە دایرەی ئاسار پێشنیار بۆ تیمە بیانیەکانەکە هەر تیمێک بێ یا خودت خۆیان بە ئامانجێکی دیاریکراوە دێن و دەڵێن لە فلان شوێن ئێمە ئەمانەوێت ئیشکەین بەوەی بێگومان ئەو تیمانی کە دێنە کوردستان بۆەوەی کاری کنۆپشتین ئەنجام بن هەندێک لە تیمەکان زانیاریان لەسەر ناوچەکانی کوردستان هەیە بەڵام هەندێک لە تیمەکانیش دێنە و سنوورە مەسحێکی کاملی ئەو شوێنەکەن واتە تیمی زانکۆی هادلبێرگی ئەڵمانی بە نمونە وەرگرین کاتووەتە سنووری پارێزگای هەڵەبجە بێ کاکە پێشوەخت مەسحێکی سنووری پارێزگای هەڵەبجەی کردووە لە ناو ئەو شوێنانە تیمەکە شوێنێک دیارەکە پێی وایە گرنگترین شوێنە بۆ کارکردنی ئەو شوێنە ئەو دیاریەکات زۆر باش وڵا پێم خۆش بوو هەر بچینە ناو ئەو موقعیس ئەم هەموو کۆڵینانەی کراون ئەمانە باڵێنم هەڵکۆڵینانەی کە ئێستا کراون هەموو باڵێن لایەن تیمە بیانەکانەوە کراون لێرە ئەمانەی ئێرە بەڵێ ئەم هەڵکۆڵینانەی لێرە کرێن لەلایەن تیمە بیانیەکان زایدەن نوێنەری بەڕێبەراتی شوێنەوار و کارکردنی تیمەکانیش بە کرێکاری خۆماڵی کوردستانە بێت پاشماوە شوێنەواریەکان بۆ نمونە لێرە گۆزەیەک هەیە کە هەنێک زانیاری وت پێش بەرنامەکە گۆزەیەکی تری لە ناوە بۆم گۆزەیە
دیارە گۆزەکان لە ڕابردوودا بۆ چەند بەستێک بەکاراتون هەندێک لە گۆزەکان لە ڕابرا بۆ بەستی ئاو هەڵگرتن یان شەرابەڵگرتن بووە هەندێکشان بەستی خواردنی وشک بووە هەندێک لە گۆزەکانیش بە مەبەستی هەڵگرتنی ئەسکوپرۆسی مرۆڤەکان بە تایبەتی منداڵ ئەم گۆزش لە بەردەمانەی چکە لەو گۆزانەی کە بۆ هەڵگرتنی ئێسکی مرۆڤ بەکاراتوە و ئێسکی مرۆڤەکە مناڵێک بۆ لە ناو گۆزێکی بچووکتر لە ناو گۆز ئێستا ئەمە هەر لێرە بەجێماوە با بڵێن لە ناو ئەرزەکە ماوەتەوە پێمان بێت چاودێریشی هەیە بۆ ئەی ئەمنیەتی پارێزرێ بۆی کەسێک نیەتێکی باوشتانە بەڵێ ئەم سایتە سیاج کراوەجگە لە سیاج دووسە پاسەوانی تایبەتی بەڕێبراتی شوێنەواریش پاسەوانی ئەم گردێ بەڵ ئەو پاشماوە شوێنەواریانەی وەک باسەکرێت لە گردی بکراوە تابلێتی نووسین دۆزراوەتەوە کۆمەڵێک مور و مۆری لوێوانە ئەمانە لە چوارچێوی سنووری ئێستای کوردستان لە مۆزەخانەکانی عراقنیان براونەتە دەرەوەی وەکو زانیاریتان هەبێیان بەپێ ئەو عقدانە ئەکرێ ئەبێ بچنە دەری ئەوانەیان ئەبێ لە ناو کورسانە بمێنەوە بەپێ ئەو عقدانەی کە ئەو گرەبەستانی لەگەڵ تیمەکانە کراوە کۆی ئەو پارچە و پاژماوە شوێنەواریانە لە مۆزەخانی سلێمانیە پارێزرێت و توێژنەوەی لەسەرەکرێت چکە ئەو بەڵگە شوێنەواریانەی ئەدۆزرێتەوە یعنی بە ئاسان نییە بتانی کۆی توێژینەوەکەت لەسەرەوە لە ماوەکی کورتا بڵێ تا ئێستاش بەشێک لەو پارچە شوێنەوارانە لە مۆزەخانی سلێمانی توێژنەوەی لەسەرەکرێت واتە تا ئێستا ئەو پارچە شوێنەواریانە عرض نەکراوەکو عەرز هاوڵاتی ڕواستەیری کات چونکە یەشتر توێژنەوە لێکۆڵ لەسەر ئەکرێ گۆڕانکاری بە ئەنجامی توێژینان هەبێت لە ئەنجامی هەڵقۆ ئەکرێت لە ئەنجامی تەنقیباتی تازەتر زانیاری تازەتر دەستکەوێت زۆر باشە حەزەکەم وڵا لە پێکەوە دیمەنی بەشێکی تری هەڵکۆڵینەکە ببینین و لەوێش هەنێکی تەرە باسی ئەم پاژماوە شوێنەواریانە بکەین. دەگومان هەر شوێنێکی شوێنەواری کە ئیشی لەسەر بکەین یاخود قسەی لەسەرکەین یەکێک لە گرنگترینە و خاڵە جەوهریانە لەسەر شوێنەوارەکانە ئەویش دیاریکردنی مێژوویەتی یاخود ئەو بۆچوونە زانستیانەیەکەوە لەسەر مێژووی ئەو شوێنەوارە و ئەو شوێنە مێژوویە باس کراون یاخود نووساونەتەوە. ئێمەش لێرە لەگەڵ مامۆسا ئەمانەوێ ئاماژەیەک بە مێژووی یان ئەو مێژووی کە دیاری کراوە یاخود لەسەر هەر بنەمایەکی زانستی کە مێژوویەک بۆ گردی بکراوە تۆمار کرابێ لە مێژووە پێمان خۆشە ڕوونکردنەوەیەک هەر لە یەکەمین وێزگەی دیاریکردنی مێژووی ژیان یاخود مێژووی شوێنەواری قەڵای گردی بکراوەمان بۆ ڕوون بکەیتەوە. بەڵێ طبعاً بەکراوە ئەوەی ئاماژەی پێکرابێ لە سەرچاوەکان لە کۆمونە سەرچاوە هەیە کتێبێکی بە ناوی ڕەحلە شەریف پاشا. شەریف پاشا هاتووە ئەم مەنتیقەی هەڵەبجە و شێمەران و ئەوە بچێتەوە ئاماژەی پێداون و تا باسی کۆمەڵە قەڵای شێمەران وێزە گولەوانەشەکە وەکو ناوەکە باسێکە بەس وەکو ئەوەی زۆر سەرنجڕاکێش بێ لای من لە ساڵی 1920 شوێنەوەرناسی بەناوبانگی ئینگلیزی لە سپایزەر باسی ئێرەکە زۆر بەگرنگی و ئەتوانم بڵێم جۆرە تەنقیباتێکی تیا کردووە بەڵام ئەو کاتە خودی خۆی جۆر تەنقیباتی تیا کراوە بەس من دڵنیام خۆی کردوێتی یان چۆن ئێوە زانەوە سەر بەریتانیا ناتوین لێرە زیاتر تەڵانیان کردووە ئامانجیان دۆزینەوەی زانستیانە شتە سەرنجڕاکێشان و بردنی بۆ ئەوێ وەکو لا یاردووەکو ئەو ڕۆژهەڵات ناسی کە هاتوون ئەتوانم بڵێم لە 1920ەکانەوە ئێرەی تر تقریباً تەنقیبات تیا کراوە گرنگترین تەنقیبات هەڵکۆڵینی دەستگای شوێنەواری عێراق دەستگای بەڕێوەبەری عێراق بڵێ هەڵکۆڵین تێدا کردو و کۆمەڵێشتی باش و بە نرخ و سەرنجڕاکیش تێدا دۆزیێتەوە لە ساڵی 40 بۆ 50کان ئەو تەنقیباتی کردو پێم 49 بۆ 52 ئەو 3 ساڵێ ئەگەر غەڵەت نەبوو بەڵام لەو فترایە تەمەن لەو تەنقیباتانە مۆری لولەی دۆزراوەتەوە بۆ تێکسی مسماری دۆزراوەتەوە دوانزە تێک دۆزراوەتە لەسەر گردەکە کە باسی مسماری لەسەر مێخی باسی ڕێوڕسمی ئاینی ئەو ناناکات تەمەن بەردێکی گرنگی لەسەر بوو ئاماژێن بۆیە ئەو نووسینە مسماریانە خەتەکە خەتی خەتێک بۆیان بەڵێ خوێنراوە و خەتەکان و باسی توقوسە دینیەکانەکە چکە ئێمەداین لە کۆنا ئەوەی زۆر زۆر گرنگی پێدراوە خەبر بوو ماڵی بوو هەتا درێ بێتەوە سەردەمی زەردەشتەکان پەرستگای و ئاتەشگای و ئەوانە ئەو لە گۆڤاری سۆمەریش بڵاو کراوەتەوە ئەحتیاطی دوای ئەوە توانم بڵم تەنقیباتی هەوساوە شاری بەکراوە
هەتاوەکو فترەی نەوەتەکان ئەوە خەڵک بۆ خۆی هەڵیکەن و ئەوش هەر بە تاڵانبردن بۆ وڵاتێکی زانستی بەداخەوە و فترەیە هەر بە شێوەیەکی گشتی زۆربەی شوێنەوارەکانی کوردستان بەر جۆرێک لە تاڵانی برۆیی ئەکەوێت ئەمیش ئەو بارودۆخە سیاسی و ئابووری کۆمەڵایەتی لە ناو کوردستان بووە نەک هەر بەکراوە پێم وابێ زۆربەی شوێنەوارەکانی کوردستان بەر ئەو جۆرە لە بەڵێ بەکراوە لە زۆر سەرچاوی گرنگ ناوی هاتوو هەتا بۆچوونێکێ ئەڵێ شاری نیم ئەزرا بکراوەی غێری ئەو بۆچوونی ئەڵەیەکی خۆرماڵێکی گەڵێ نەخێر یاسین تەپەیە لای بێسانسوور یەکی چووکە شت هەیە شدێ ئێمە بۆکو شوێنەوار نازۆک و ئەکادمیز ئەوێ بە دوای بڕین بۆ نمونە بۆچوونێکەکەی ئەڵێ لە نێوە بەردەبە لۆخان و هەتاوەکو خۆرماڵ و حیوانێک بەسەر ڕۆشت تایە بۆچوونێ دەێڵێ نە ئەوە بەکراوە بووە لە بەکراوە بوونەوەە هەتا خورماڵ خان و بوو حیوانێک بەسەرا چوو هەتاوێ بە کورتی ئەگەر ئەمانە ڕاستیش نەبن هەرچەنە هەڵکۆلین ئەوە یەکلایەکاتەوە بەڵام ئەبێ بە نایە بچین ینی مێژی بەکراوە هەتاوەکو ئێساات بێ عادەتەن ئەم ئاخرجار ئەم تیمە بیانی هاتوونم تیمەڵمانی ئەوە 4-5 موسم لێرە ئیشەکەن بەڵام بەڕاستی من نامەیە هەرچەند ئەوان لە فترەکە تا 5,000 ساڵ لەمە پێش ینی 3,000 ساڵ ئێستا و 3,000 ساڵ پێزین بڵێ من نامێ زۆر چمە ناودەکاری و پیتەر لە کتێبەکەی خۆی باسی کردووە ئیگزکەڤشن ئەت بەکراوە 2011 بۆ 2012 پیتەر سەرپەرشتیاری بەڵێ پیتەر سەرپەرشتی ئەو تیمە ئەڵمانیەکە لە زانکۆی هاتڵبێرگی ئەڵمانی هاتوونە تێرە و ئیشەکەن ئەو سەبارە بە مێژوەکەی ئاماژی پێدا بەڵام بەڕاستی من وەکو شوێنەوەناسی کورد کێشەی گەورم لەگەڵم هەڵکۆڵی نانا هەیە ئێمە نەک مێژی بەکراوە بە تهدیدی دیار نییە چکە هەڵکۆڵینەکان نەگەشتوتە ئەرسڵ بکۆر ئەو خۆڵە سوورەکەی کاگەی پێی دەرەوە تەرتیبات کۆتایی پێ دوو جێدەستی مرۆڤی پیوەنی ئێمە مێژی کوردیان نیە لەم تەنقیباتانە نەک هەر بەکراوە زۆربەی ئەو هەڵکۆڵینانێکی ئەکرێت کەسکەوەشنانە ئێمە کۆمەڵە نەتەوی کۆنمانەیە گۆتیە لۆلویە سۆباریە میتانیە ئەیمێژی ئەم نەتەوانەکە خێرە ینی گوتیەکان گۆزەیەکیان نیە لەم شارە گەورە بۆی زیاتر تێبگەی ئەو مێژوویەی دۆزراوەتەوە یاخود ئەو مێژووی ئێدرنەوە پاڵگردی بەکراوە بەپێی ئەو ئەنجامی لێ کۆڵینەوان ئەو نووسینانە ئەو مێژوانە جۆرێکن کەوا مێژی کوردیتیان ناجۆزێتەوە یان ئەڵێن چی ئەوان ئێمە ئەم پاژماوە ژیاریانی لێرە دۆزراونەتەوە لە گۆزە و لە ڕم و لە مۆر و لە تێکس و لە هەرچی دوی دۆزیتەوە یعنی زۆرم پێسەیرە ئەو فترە ئیسلامی دیارەەوە یەکم فتری ئیسلامی مەجای دیانی و ئەو قسانی ژوک و قسە هەیە لەسەر ناوی شارەکەەوەە وەر هەیە و زۆر کە زیزانێ ئەوەی کە نادیارەوە ئەمان ئەیدۆزنەوە بەڕاستی هیچی نادانەوە پاڵکورد فترەی ئەکەدیە فترەی بابلێ لە کاتێکا ئێمە زانی بەڵێ بازرگانی هەبووە لە نێوان جنوب و ئێرا بەڵێ لەشکرکێشی هەبووە بەردەوام ئەو کێشمەکێژی سیاسی ئێستا هەیە لە نێوان بەغداد و لێراتە سەوک و کاتی ژەر هەبوو لەشکرکێشی واتە نەرامسی ناتوە دێ لە شوورگی هاتووە مارسە ناتوە لە شیرکێشیان باسییانەگە لە خەڵکی ئەم ناوچە خەڵکیی سرکردن ڕاپەڕن تەوان ئەم منتیقەیە و کاتە و کوێسەنە بۆ بەفرێکی زۆری هەبووە سار بە وەساون تا بەفرەکان نیشتوە و هەمتە لە شیرکێشیان کردو ڕاپەڕینەکانی سەرکوت کرد و دواتر جارێتر هەر دروست بووەوە بەڵام خێرە ئەم نەتەوانە هونن تا ئێستا ینی ئەم نەتەوە کۆنەکانی کورد هەتاوەکو ئێستا لەناو ئەم مێژ و ئەم هەڵکۆڵینانە هونن ئەوەیش ینی داخێکی گرانە ئەبێ ئەکادیمای کوردی شوێنەوەرناسی کوردی تیمی خۆی هەبێ ئیدی ئێمە هەڵکۆڵینەکەین لە گردێک لە شوێنە ینی ئەم هەموو معجیبێت چیە بەم بیانیانە ئێمە تر ئەو هەموو دکتۆرە و ماسەر هاتووە لە وڵاتانە بۆچی هاتوو ئەبێت تیم دروستکەین من پێم وایە ئەفم گەڕێگەم بدەیت ئێمە چۆن کەتۆلۆکمانەیە بۆ فخار کەتەلۆکمانێ وەکو ئاوکو قاموس فخارێک چۆنە ناسیتەوە کۆمەڵێ تابەتمەندی زانیاریە کۆمەلە زانان لەسەر ڕێکەوت وەکو چۆن نووسوسی مسماریان خوێندەوە ئاوە ئەبێ ئێمە ئیتر مێژی کورد دیاریکەین ئەبێ کەتەلۆکێکدانین بۆ مێژی کورد کاتێک گەڵکۆڵین لە گردێکەکەین لە کوردستانە ئێمە ئیتر ئەبێ بزانین ئەمە هیچی نەتەوەیکی کۆنی کوردیە چکە بەڕاستی ئەمە ڕاستە دڵمان پێی خۆش ئەم تەنقیباتە زانستی ئەکرێ لێرە و گیان پێی سەرسامە و بۆ زانیاریتان ئەمە راپۆرتێکی زۆری لەسەر لە کەناڵە نێودەوڵەتەکان و ناخۆی ئیقلیمەکانیش لەسەرگەری بۆسەعیتی بەکراوە لەسەر ئەم تەنقیباتانە هەمووی بەتایبەت لەسەر بەکراوە خۆ دۆزینەوەی ئەم پاژماوانە و ئەم هەموو شتە زانستی زۆر دڵخۆشکارە بەڵام دوای ئەوە کێشەیە شوێناوەرناسی کوردی راپۆرتەکانی ئەوە تا من کتێبە راپۆرتەکەی پیتەرم پێ هیچ ڕۆڵێکی نییە شوێناوەرناسی کورد لەم کارە زانستیانە هیچ ڕۆڵێکی نییە ینی کورد وەکو نەتەوە کە مێژوویەکی دوور و درێژی هەیە ئەوش ڕۆڵی نییە لەم ینی بە یەک دێڕیش ناڵێ گوتی لۆلۆی سۆباری میتانی خوری
ئێمە ئەزانین خۆ وەکو دکتۆر دڵشاد زانمووە لە راپۆرتێکی ئەڵێ لە نووسینێکی با گوتێکان زمانی نووسینیان بابلیە بەس خۆنەتەوەکە کوردن ئێمە ئێزە بچی زمانەیە خوێنین زمانی کوردی هەر مەحتەریف نییە خۆ بەڵام بەداخۆ ئێمە دەبێ ئەوە یەکلایی بکەینەوە ینی من تکام وایە ئەم بەرنامی تۆ میبەری تۆ ئەقۆزمەوە ئێمە بە خۆداچوونەوەی بە خۆمانکەین بە ڕێبەراتی گشتی شوێنەوار ئەبێت دانیشێ ینی خۆی تەنقیبات بکات با تیمە بیانەکان بن بەڵام ئەبێ مێژوی کوردێک لای بکرێتەوە ینی ئێمە وکوونەتەوە تا ئێستا وونی لەناو مێژە کۆنانی زۆر بەداخۆ من هەرچی خوێنمەوە هیچ بە زمانێکی چۆن لە ئێستاە چ لە ڕووی سیاسی و چ لە ڕووی کۆمەڵاتیەوە جۆرێک لە جۆرەکان جیهانی غەرب ئەوەندەی ئێمەیان بۆ بەرژەوەندی خۆیان بەکارهێنا بێ ڕەنگە لە هەنێک مۆقیفانیان پشتیان نەگرتبین لە مەجالە زانستیەکەش دیسانەوە توێ بڵی زوڵمان لێەکەن ینی جۆرێژەکە ئەشێوێن قسم بەرامبەر خۆمانە بەڕاستی زە من تێبینیم زەر مەغدانەیە لەگەم تیمانەکرا ئەومە لە ئاغدی ناشەفاف و ناڕوون و کەس نازانێت چییە و چۆن کراوە تۆ ماسەروێ لە شوێنەوارە ئێمە خەریکی شوێنەواری و کێ لە ئێمە ئیسفادەی کرد لەم حقودانە کوای شوێنەوە نازی گوت بچینەوە ئەی دروست بووە عادی وەرە تیمێکم بۆ بێنێ لێرە هەڵکۆڵی بکرد ئێمە نابێ هەردانیشن و گلەی لەوان بەڵێ ئەوە چۆن قپالان گرتوێن و نەوتەکەمان لە داهاتەکەمان و ئەمانان و شەڕوچەکەەکانیشان تاقیەکەمان لەسەرمان ئەمەش بەڕاستی با بەس یەک لایەنی وەرنەگرین ئەمە هەسە ئێمە دڵخۆشەکەم تەنقیباتەوە کۆمەلە کرێگاری کورد لەم گوندانەوە یە نیشەکەن و یەکی مادیان دەستکەیە بەس من بە قەنعاتی خۆم ڕاستە بەپێی یاسای شوێنەواری عراق بەیان نییەم پاشانە بنە وڵاتەکانی خۆی بیبەنە دەرەوە بەس من هیچ جیاوازێک نبینم لەگەڵەوەی لایات کردی لە عراق چۆن عەشەتە عەرەبەکانی هێنا و ئەلکۆلینە گروزای گای باڵداری بردە بەریتانیا و کۆمەڵی بردە فەڕەنسا ئەمەش ئەم بمبورێ بەس ئەوە نەبڵێم ئەم هەڵکۆلینانە زۆر حساسن تیمەکەی پیتەر ئەم هەڵکۆلینە ئەکات ئەم چینە تێکەیە و ئەچێتە خوارە دوایی من جارێکتر ناتوانم بگەمە من کتێبێک یەک جار هەڵەوەری و بەڵام بەداخەوە خەمساردیی زۆر زۆر بەڵێ بێگومان ئەمە وێزگەیەکی تریان بە بڵێن سایتێکی تری هەمان هەڵکۆڵینەکانە کاکەمە مەبەستمە بزانم بەگشتی لە بەپی تەمان بامە لە کۆنترینەوە بۆ تا ئەو زەمەنەی ژیان لەم شوێنە هەبووە لە ئەنجامی ئەو هەڵکۆڵینە شوێنەواریانە چەند باڵێن چین دۆزراونەتەوە یان باڵێن چەند دەورانی مێژوویمان هەیە یان هەر یەک دەورانی مێژوویە نا لێرە چەند بەپێی لێکۆڵینەوە و بەڵگەکان و هەڵکۆڵینەکان لێرە چەند فترەیەک ژیان تێدا بەردەوام بوو یەکێ لە فترەکان فترەی ئەکەدی و بابلی و فترەی ئاشوورین باڵێن لە کۆنترین بڵین لە کۆنترین جۆری ژیان یان یەکەمین وێزگەی ژیانەوە هەتاوەکو ئەو کاتێ ژیان تێدا بووە بێگومان ئەمە بەپێی سایتەکان فەرقەکات لە سایتێکا نییە هەر پێنج فترەکە هەبێ لە سایتێکا چەند فترەیەک هەیە لە سایتێکترا چەند فترەیەک هەیە لە هەندێک لە سایتەکانە کۆنترینیان فترەیەکە دیە لە هەندێک سایتەکانە کۆنترینیان فترەی بابلیە و فترەی ئاشووری نوێش بە ڕێژەیەکی کەم بوونی هەیە و پاشان فترەی ئیسلامی لە ئیسلامیش فترەی عەباسی بەهێزترین فترەیە و لە ناو ئەو فترانە لێرە کە زۆرترین بەڵگە و پاژماوە هەیە سەردەمی بابلی کۆنە کە زۆرترین پاژماوە بەڵگە لێرە هەن و بەشێکی زۆریش لەو پاژماوە بەڵگانە پێک دێت لە گۆڕ کە گۆڕەکانیش بە شێوازێک بوون لە ناو ژوورەکانە ناشتون و جۆرێ بووە لە ڕێوڕسمی ئەوان کە ئەو کەسانیان کە مردوون لە سوچێکی ژوورەکانیانە شوێنی تایبەتیان بۆڵ کەندون و ناشتونیان و قەبرەکانیش بە دووشەوە بۆ بەشێکیان هەبووە بە خشت کراون قەبرەکانیان و بەشێکیان بناغەکەی بە بردووە پاشان سەرەکەشی بە خشت گیراوە بە شێوەیەکی هەندەسی زۆر جوان و ناو قەبرەکەیش ڕوپۆش کراوە و ئەو قەبرانەی کە دۆزراونەوە لێرە بەشێک لە قەبرەکان کەسک و پرووسکی مرۆڤی تیا بووە و بەشێکیان قاپی برۆنزی تیا بووە و لەگەڵ مردوەکانە ناژراون و خنجەری برۆنزی تیا بووە و هەروەها سەری ڕمیشی تیا بووە بەگشتی ئەو فترە مێژویانەی لە گردی بەکراوە هەن خۆشە مەسەلەن شوێنەوار دۆستانیان مێژوو نووسان ئەوانەی پێیان خۆشە با بڵێن زانیاریەکان لەسەر مێژووی بەکراوە بێ لە کۆنترین لە ئەکەدیەوە وەکو کۆنترین فترە ئەکەدی لە
هەزارەی دووهەمی بەر لە زاین هەتاوەکو دەورانی ئیسلامی و فەتڕەی عەباسی لێرە ژیان هەبوو بەڵام ئیتر بە پێی وێزگەی جیاواز و ئەوانە تۆ تا ئێستا بە پێی ئەنجامی و هەڵکۆڵیانە بەو شێوەیە دەڵێت تا ئێستا بە پێ و لێکۆڵ و هەڵکۆڵینان لە فترەیە کە دیا لێرە فترەکە زۆر بەهێز بووە ئەتوانی بڵند لێرە شارێکی گەورە بووە بەڵام تا ئێستا نەتوانداوە ناوی شارەکە و بیزات تقریبان و شورای شارەکە بەدرێت و تاوەکو بە دڵنیایی بزانی فراوانی شارەکە چەنە پێشبینی ئەکرێت فراوانی شارەکە لە بەشی خۆراڵاتی بۆ خۆراوای نزیکەی کیلۆمەتر زیاتر بێت و بەشی باکوور بۆ باشووری زیاد لە 600 متر دەبێت. بەس ئامانتمە لێرە گەر بە خێرایی ئەو گردەی کەوا ئێستاکە هەیە لە ئاستی ڕووی زەوی ناوچەکە کە فراوانێکی بەرزێوازان 30 مترێک لە ئاستی زەوی دەوروبەرەکەی بەرزترە. ئەمە و گردە پاشماوەی کۆنی شارەکەیە بەتە گردێکی سروشتی نیە ئەوەی دەرەکەوێت زیاتر پاژماوی کوشکۆنی شارەکەی نەوەی سروشتی نانە ئەو گردە گردێکی سروشتی نیە بەڵکو و گردێکی دروستکاوە و ئەو گردە لە فترەی ئیسلامیە ئەو گردە و بەتایبەتی لە فترەی عەباسیە وەکو ڕەمزێکی گرنگی دەسەڵات بووە لەم ناوچەدا. بەڵێ بێگومان هەر باس لە ئەگەر پێکهاتەی گردی بەکراوە بکەین پێم خۆشە لەگەڵ مامۆستا ئەگەر پێکهاتەی گردی بەکراوە یاخود شوێنەواری بەکراوە ڕەنگە خەڵکێک لە دوورەوە سیرەکە بەرزاییەکی ئەبینێ کە هەمێکیش پێ وایە سروشتی وەکو وەرەس کاکاروان ئاماژەی پێکردکەمانە گردێکی شوێنەواری لە ئەنجامی با بڵێن پاشماوە شارە شوێنەواریەکە ماوەتەوە. پێم خۆشە دووشت یان لە دوو سۆنگەوە ئێوە باس بکەن ئەویش پێکهاتی گردی بەکراوە و ئەو جوگرافیاکەی و سەر چاوەی ئاوەکانی و بەگشتی ئەو شاری لێرەیە ینی پێکهاتەکەی ئێستا چۆنە بۆ تێڕوانین تۆ لە کۆنا بێ چۆن بوو بێ خۆی سەردم شارستانێتەکان و ئەو شوێنە ژیاریانی کە ژیانی دا بۆ شارەکان یاخود گوندەکان ئەمە شوێنەوارنازەوە دەزانین کە لەسەر ئاوەکان دروستەوە لەسەر ڕۆخی ئاوەکان بەکراوەش خۆهۆر ئەم گردن نییەوە ئەو شوێنانەیە کە هەمووی پێشتر سیرمان کرد وای لە خوارەوە وەرگیراوە توانم بڵێم ڕۆحی گردەکە کردو دەوروبەری ڕۆحی شارەکە چکە پاژماوە شوێنەوارەکان ئەومان پێڵێ ئەمە دەبێت سەرچاوەیەکی ئاوی باشی هەبێ ئیتر ئاوەکە خۆشبەختانە پێم وایە بیرێک لەو قەراقی دواوە دۆزراوەتەوە لە بەشی خۆراوە بەڵێ بۆچوونێگە لە کتێبی هەڵەمزە لە مێژوداڵێ ئەم ئەوی لەو بەرەواتۆ لە منتیقەی لەنەوەڕی ئاوێکی بەرزەگوات و تێرە و گوندەگەش خۆی ئاوی لێ بەڕ ئێستش هەر سەرچاوی ئاوەکەزانە لە بەشی خۆراوای گردەکە ئەو لەم سێ حاڵەتە دەرناچی ئاوی باتۆ لە شوێنێکی بەرزۆیا لە گوندەکەیە بیری هەبووە تەمان قەڵاگان شوێنی نهێنیشان هەبوو بۆ دەرسوو ئەوە ئینکاری لێ ناکرێت گردەکە فعلەن هەمووی شوێنەواریە و بە مروری زەمن تەبق بۆ تەبق دروست بوو ئێمە ئەشی بینین ئەوە شورای گردەکە هەیە بە ئاشکرا دیارەوە شادی و قسەمانەیە کە هەولێر وا بوو ئەمەش پێم وایە هەر ئەمە ڕێڕێی سەرەکی ئەم قەڵا بۆ کاتی خۆی ئەم گردە بەڵام تر لە فترێ لە فترەکان وەساوە گەشەی نەکردو بەڵام قەڵای هەولێرێنیون هەتا ئاخری فتری ئیسلامیش گەشەی کردو ئەوەش هەیە یەکشتی زۆر گرنگە بیرم نەچێ شێوازیشکردنی ئەم تیمانە بە تایبەت ئەم تیمە ئەڵمانی هاتووە ئێرە بەگشتی لە کوردستانە یان بە تایبەت لە قەڵای بەکرا خۆی بەگشتی لە کوردستان هەر سوود لە ئەو وەرگێ بە تایبەتیش لە بەکراوە سوود لە مانگە دەستکردەکانی دەستگای خوڕی ئەمریکا وەرگێ CIA ئەو بە بەڵگەش هەیە کە ئەمانە سوود لەو نەخشانە وەرەگرن چۆن ئەو سایدانە دیاریەکەن تحدیدکردنی شوێنی هەڵکۆڵینەکە دیاریەکەن بەڵێ پێتەڵێ لێرە شوێنەوار هەیە و مادە هەیە لەوێ نییە لەوێ وش وێنە و شتی بەڵگەی بەردەستمانێ ملموس لە بەردەستمان هەیە ئەو جیاوازی ئەوانە لەگەڵ ئێمە کە ئستا سێری هەڵکۆڵینەکە دەستگای شوێنەواری عراق بکەی لەگەڵ ئەمانە زۆر جیاوازی هەیە یعنی ئەوان هەندێک شوێن هەیە کە چوونە دەسەری خەڵک پێشتر خەریکی بوو گومانیان پێبردووە بەڵام ئەمان شوێنەکان هەمووی بە تهدیدی ئەواکەن ئەو ژۆکو نهێنێک لای خۆیان هێڵنەوە بەڕاستی تاو کاتی خۆیان ئیشان پێبێ بەس ئەمەش تا ڕادێک بۆ زوو گەیشتن بە ئامانج ڕەنگە تا ڕادێک باشتر بێ بۆ زوو گەیشتن بە ئامانجی شوێنەوارەکەیان بۆ تێکدانی خراپترە ینی ئەمە
خۆی بۆ ئیشی زانستی زۆر پێویستە بە تەکنۆلۆژیایە لە شوێنەوار ئەبێ ئیش لەسەر تەکنۆلۆژیا بە ئەو کاتە تۆ بە مانەبوونێکی کەم بۆ مەسروفێکی کەم بەرهەمێکی زۆر دەبێت ئەی ئەگەر بۆنمونە لەسەرەوەی ژناخۆ ناتوانانی هەموو گردەکەوەگەی ئێستا ئێمە بەلا ئامی خەڵکو پێمان وایە هەموو گردی بەکراوەم گردەیە بەڵام تۆ بینی لە ناو گردەکە تەنها دوو سمپڵ وەرگیراوە دوو شوێن وەرگیراوە و نمونە بۆ شوێنی سێمیش لە قەراخۆی ئەو کوونەگەوریتە کە احتیمالی هەیە ڕاڕەوری هێنەکەی بێ احتیمالە چونکە مێژەیەکی کۆنێ لە خەڵکی ماوچێش بیستومە من لە پیرەکان و لە سەری شوکانەوە ئێدە پێویست ئەگەر بەم تەرەقە کۆنی خۆشمان تەنقیبات بکەینەوەی لە عێراقی خۆماغەری ئەبێ هەموو لەسەر گردەکە میگونە چوارگۆشەیە لا کێشەوەی لە زانستی هەڵکۆڵی نایە و وەری زۆر سپاس مامۆستا سپاس بۆ مامۆستا کاروانیش بۆ هیوایی ئەم پرۆگرامانە وشیارەکی شوێنەواری لای دانیشتوان یان لای ئەو کەسانی ئێنە سەرگردی بەکراوە یاخود تەواوی ئەو شوێنانەی کەەوە سەردانیەکەن ڕێز لەو شوێنە بگرن بە ئامانجێک نەیەن تێکی بدەن و دووبارە سپاس بە هیوای ئاوەدانی بۆ تەواوی شوێنەوارەکانی کوردستان. بێگومان وەکو ئەوەی باس کرا شوێنەواری مێژووی گردی بکراوە لە 5 کیلۆمەتری تاڕادەیەک باشووری خۆراوای سنتەری پارێزگای هەڵەبجەی شەهید مێژووی ئەم شوێنە مێژوویە لە 3000 ساڵ بۆ 3000 ساڵ و نیو بەر لە زاین واتە 5000 ساڵێک 5500 ساڵێک بەر لە ئێستەی تەمەن یەکەمین وێزگەی ژیان یەکەمین مێژوو ژیانی تێدا بوونی هەبووەوە هەتاوەکو دەورانی ئیسلامی ووە بە تایبەتیش فەتڕی عەباسی کەوە لێرە ژیان بوونی هەبووە یا خۆت ئیتر ژیان لێرەیا وەساوە بێگومان وەک مامۆسایان باسییان کرد بە پێی ئەو کنە و پشکنینە شوێنەواریانەی کە لەیان زانکۆ تیمە بیانەکان و وەروە بە چاودێری نوێنەران و شوێناڕناسانی کورد لەم شوێنە کراوە کۆمەڵێکی زۆر پاژماوەی شوێنەواری دۆزراوەتەوە کەوا باز لە ژیانی ئێرە و کۆمەڵێک عەقدی تیجارەتی نێوان شارەکانی ئێرە و باشوور و هەروەها بە درێژایی دەورانە مێژووەکان لە فەتراتی ئەکەدی و وەروەها بابلی و ئاشووری لێرە ژیان بوونی هەبووە و ئەوەی زۆر گرنگە ئاماژەی پێ بکەین شوێنەواری بەکراوە تەنها خودی گردی بەکراوانیە بەڵکو لە چەند سەد مەترێکی دەوروبەری گردەکەش هەمان درێژەی ئەو شارە قەدیمەیە هەمان ئەو بەڵگە شوێنەواریانە لەوێش هەنوو بوونیان هەیە وەروە هەڵکۆڵینانەی لەوێ کراون. ئومێدەوارم خەڵکی کە سەردانیێرەکەن شوێنەوارەکان بپارێزن چکە بەداخەوە بەشێکی زۆری دەوروبەری گردەکە لە ساڵانی پێشووترا پێشەوەی دەستگا گشت شوێنەوارەکان و دەستگا ئەمنیەکان تەرکیزێکی زیاتر بخەنە سەر ناوچەی گردی بەکراوە بەشێکی زۆری لەیان خەڵکیەوە تێک دراوە وەروە بەشێک لە خاکەکەی شێوێنراوە ئەمەژوای کردووە ئیشی شوێنەوارناسان قورس بێ بە تایبەتی توێژاڵی سەرەوەی شوێنەوارەکە چونکە هەچەنە لەلایەن دەسەڵاتە یەک لە دوای یەکەکانی حکوومەتی عێراقیەوە وەروە دواتریش هێزە سیاسیەکانی کوردستان بۆ بەرگریکردن لە خۆیان و بێزکردنی پێگەی خۆیان بەشی سەرەوەی گردی بەکراوایان بەکارێناوە بۆ تێژاڵی سەرەوەی تێکچووە ئەمەژوای کردووە شوێنەوارناسانی یاوە خۆت بەشێک لە مێژووی بەشی سەرەوەی تێبدرێ بۆ هیوایین ئەو تیمە بیانیانەی ئێنە هەر ناوچەیەکی شوێنەواری کوردستان ئیشەکەن دایرەی شوێنەوار زۆر بە توندی چاودێریان بکات و وەروە لەو ڕێکەوتن نامانەی لە نێوانیانە هەیە جەخت لەسەر دەقیقی و ئیش لەسەرکردنی مێژووی کورد بکەنەوە نەوەگەوەی کەوە ئەو مێژوە بشێوێنرێت کە پێم وانە ئەوانیش بۆ ئاراستەیە بیبەن بەگشتی بەو هیوایەن شوێنەوارەکانی کوردستان هەمیشە هەر بە پاشی بە چاکی بە پارێزراوی بمێننەوە لێرەیا و لە یەکێک لە مەقطع هەڵکەنراوەکانی گردی بەکراوە کە یەکێک لە گرنگترین شوێنەکان و شوێنی مێژووی تا دۆزراوە تۆکەویش بیرێکی سەردەمی کۆنیە تا پرۆگرامێکی تری
جێوار و تا بەرنمەیەکی تر بۆ سەردانیکردنی شوێنێکی مێژووی بەخواتان ئەسپێرین کوردستان هەر ئاوەدان بێ.